إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إسلام هميشه هانمان دەدات و هەمیشە فێرمان دەکات بۆ ئەوەی کە ڕەوشتی بەرزمان بێ لەناو کۆمەڵگادا، بۆ ئەوەی کە خۆمان بە شتێکەوە سەرقاڵکەین سوودی دنیا و قیامەتی هەبێت، و ئامۆژگاریمان دەکات بۆ ئەوەی کە لە شتێک دوورکەوینەوە کە سوودی دنیا و قیامەتمان پێناگەێنێت، کە کاتمان بە فیڕۆ دەدات، کە سەرئێشەمان بۆ دروست دەکات. جاری وهەیە ئینسان بە خۆڕایی خۆی بە شتێکەوە سەرقاڵ دەکات، سەرئێشەیەکی زیادە بۆ خۆی دروست دەکات، کاتی خۆی بە فیڕۆ دەدات کەچی ئەو کارەی کە دەیکات، ئەو قسەیەی کە دەیکات هیچ سوودێکی پێناگەێنێ لە دنیا و قیامەتدا، هیچی لێ زیاد ناکات. بۆیە ئیسلام فێرمان دەکات هەمیشە خەریکی کارە بەرزەکان بین، هەمیشە دەست بگرین بە ڕەوشتە بەرزەکانەوە، بۆ ئەوەی کە لە دنیادا ئینسان لەسەر ئێشە دوور بێت، ئینسان بەختەوەر بێت، ئینسان دڵی ئیسراحەت کات، و لە قیامەتیشدا لە لای خوای پەروەردگار ئینسان بەختەوەر بێ و عاقیبەت خێر بێت. خوای گەورە بمانگەڕێت لەو کەسانە. بۆیە بە کورتی دەڵێن سەر ئێشە بۆ خۆت دروست مەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت: من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه. لە جوانی ڕەوشتی ئینسانی ئیماندار، لە جوانی نیشاندانی ئیسلامەتی بریتیە لەوەی کە ئینسان تەدەخولی شتێک نەکا کە پەیوەندی بەو کەسەوە نییە، خۆت لە شتێک هەڵمەقورتێنە کە پەیوەندی بەتەوە نییە. واتە ئینسان وەختێک نمونەیەکی جوان نیشان دەدات لە ئیسلامەتی و ئیمانیدا، لە ڕەوشت بەرزیدا، وەختێک نمونەیەکی جوانی هەیە کە خۆی بە شتێکەوە سەرقاڵ نەکات، تەدەخولی شتێک نەکا کە ئەو شتەیە پەیوەندی بەو کەسەوە نییە، هیچ پەیوەندێکی بەو کەسەوە نییە. ئەوە یەکێکە لەو ڕۆشتە بەرزەکان، و ئینسان لە زۆر سەر ئێشە بە دوور دەبێت. بۆیە ئیمامی سەنعانی دەفەرمێت ئەو فەرمایشتە هەموو کردارێک و هەموو قسەیەک دەگرێتەوە کە ئینسان تەدەخولی شتێک نەکات لە کارێکدا، لە کردەوەیەکدا، لە قسەیەکدا کە پەیوەندی بە تۆ نییە و سوودی دنیا و قیامەتی نییە. زانایان دەفەرمون ئەو حەدیسە، ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئادەبێکی زۆر بەرزمان فێر دەکات، ڕەوشتێکی زۆر جوانمان فێر دەکات. ئەویش ئەوەیە کە تەدەخول لە ژیانی تاکە کەسی هیچ کەسێکدا نەکەین، ئیلا مەگەم ئەوە نەبێ کە زاری وهەیە ئینسان ئامۆژگاری کەسێک دەکات، ئینسان شتێک فێری کەسێک دەکات، ئینسان خەمی کەسێکیەتی بۆ ئەوەی کە دەستی بگرێت، بۆ ئەوەی کە بیهێنێتە سەر ڕێگای ڕاست، بۆ ئەوەی کە ئەمر بە چاکە بکە و ڕێگری لە خراپە بکات. ئەگەر ئەوە بێ قەیناکات شتێکی باشە. ئەمما غەیری ئەوە تەدەخولکردن لە ژیانی تاکە کەسی هیچ کەسێکدا شتێکی باش نییە، بەڵکو سەرئێشەیەکی زیادە ئینسان بۆ خۆی دروستی دەکات. ئەو فەرمایشتە چەند شتێک دەگرێتەوە. یەکەمیان ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەڵێت: ئەی ئینسان، ئەی موسڵمان، تەدەخول لە ژیانی تاکە کەسی هیچ کەسێکدا مەکە،
لە کار و کردەوەیەک لە قسەیەک کە پەیوەندی بە تۆ نییە سەری خۆت بە شتێکەوە مێشێنە کە ئەو شتە پەیوەندی بە تۆ نییەوە ئەو شتە سوودی دنیا و قیامەتت پێ ناگەیەنێت. ئینسانی وا هەیە دادەنیشێ هەر ئەوەیە کە هەر کەسێک شتێک بکا لەبەر زمانی و لەبەر دەستی ئەو کەسە نەجاتی نابێت. بە هەر لایەکدا بڕۆ ئینسان پێیدا هەڵدەڵێت هەر ئیش و کارێک کە ئەرێ فڵان کەس بۆ وای کرد، ئەرێ فڵان کەس بۆ دەچێتە فڵان شوێنە ئەوە چیشی هەیە، ئەرێ فڵان کەس ئەو خانووی بەچی دروست کرد لەکوێ بۆ ئەو سیارەی بەچی کڕی، کاکەوەکەیشی تۆیە. ئەوە ژیانی تاکە کەسی هەر کەسێکە پەیوەندی بەخۆیەوە هەیە سەری خۆت بۆچی بە شتێکەوە دێشێنی کە سوودی دنیا و قیامەتی نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکات من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه. لە جوانی ئیسلامەتی ئینسان کە نمونەیەکی جوان نیشان دەی ئەی موسڵمان لە ڕەوشت بەرزیت لە جوانی ئیسلامەتیت لە پابەندیت ئەوەیە کە پێغەمبەر پێمان دەفەرمێ شتێک پەیوەندی بە تۆ نییە خۆتی تی هەڵمەقورتێنە مەچۆ ناو ژیانی تاکە کەسی هیچ کەسێکەوە. بۆچی؟ چونکە ئەوە سەرئێشەیەکی زیادەیە ئینسان بۆ خۆی دروستی دەکات و پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگریمان لێ دەکات لەوە ئینسان لە شتێکدا ڕۆنەچێت کە سوودی دنیا و قیامەتی نییە. ئینسانی وا هەیە هەر بە شتی خلافیەوە گرتوێتی ئاو هەموو شتە گەورەیە و هەموو شتە گرنگە هەیە لە شتێکی گچکە دەکۆڵێتەوە لە شتێکی خلافی دەکۆڵێتەوە. ئەو هەموو شتە محکەمەمان هەیە کەچی تەنها لە متەشابیهەکان دەکۆڵێتەوە لە شتێکی خلافی دەکۆڵێتەوە. گرتوێتی بە چەند شتێکی خلافیەوە لە کاتێکدا ئەو هەموو شتە گەورە و ئەسڵا هەنە بەڵام وازی لەوانە هێناوە کە ئەوەش زۆر زار شتێکی بێسوودە. ئینسان لە کارە گەورەکان و لە ئەسڵەکانەوە دەست پێ بکات لە کارە گەورەکانەوە دەست پێ بکات. ئینسانی وا هەیە هەموو گیانی گوناه و تاوانە کەچی باسی شتێکی گچکە دەکات. ئینسانی وا هەیە دوو لە ڕووی جەنابتان لە حرام ڕاناوەستێت لە قسەی خراپ ڕاناوەستێت جاری وا هەیە باسی سونەتێک دەکات ئەرێ مامۆستا سونەتت چۆنە لە کاتێکدا کە واجبەکان جێبەجێ ناکات ناڵم سونەت مەکە بەڵام یەکەم جار واجبەکان جێبەجێ بکە ئەو جا باسی سونەتەکان بکە شتە گەورەکان جێبەجێ بکە ئەو جا باسی شتە گچکەکان بکە. وەکو کاتی خۆی ئەوانەی کە ئیمامی حوسێنیان شەهید کرد ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت پرسیاری ئەوەیان دەکرد دەیان گوت ئەرێ خوێنی کێچ نوێژی پێوەیە یاخود نا لە کاتێکدا کە دەستیان چۆ بۆ ڕشتنی خوێنی ئیمامی حوسێن نەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەهلی بەهەشت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گەنجێکی ئەهلی بەهەشتی ناو دەبات ئاو پیاوەیان کوشتووە کە چی لە چی دەپرسێت خوێنی کێچ ئەرێ نوێژی پێوەیە یاخود نا لە شتێکی زۆر گچکە لە کاتێکدا دەستی چۆتە ناو گوناهێکی زۆر گەورە زۆر کەسمان هەیە گوناهی زۆر گەورەی هەیە واجب جێبەجێ ناکات ئافرەتی وا هەیە سفورە کەسی باسی سونەت دەکات کاکە جارێ واجبەکە جێبەجێ بکە ئەوجە باسی سونەت بکە لە ئەسڵەکانەوە پێدا بڕۆ لە شتە گەورەکانەوە پێدا بڕۆ ئەوجە باسی شتە گچکەکان و سونەتەکان بکە کە جاری وا هەیە لە ڕاستیدا ئینسان بە شتێکەوە خۆی خەریک دەکات کە ڕەنگە شتی زۆر گەورەتر لەوە هەبێت. ئەو فەرمایشتە ئەوەش دەگرێتەوە کە ئینسان خۆی بە کەم و کوڕی خەڵکەوە سەرقاڵ نەکات تەماشای خۆی کات چەندە کەم و کوڕی هەیە چ ناتەواویەیەکی هەیە بۆ ئەوەی کە عیلاجی بکات بۆ ئەوەی کە خۆی چاک کات. ئینسانی وا هەیە ئەو هەموو کەم و کوڕی و ناتەواویەی بۆ خۆی هەیە هەموو گیانی ناتەواوی گوناه و تاوانە هەموو گیانی عیب و عارە کەچی نایپەڕژێتە سەر خۆی ڕوو لە خۆی ناکات ڕەخنە لە خۆی ناگرێت ناڵێ کاکە من ئەو عیبەم هەیە ئەو تاوانەم هەیە ئەو کەم و کوڕیم هەیە با جێبەجێ کەم کەچی هیچ کەسێک لەبەر زمانی نەجاتی نابێت هەموو کەسێک ڕەخنەیەکی لێ دەگرێت. ڕواتان وا هەبێت ئینسانی وا هەیە ئەفرەد وا هەیە شووی کردووە کەچی لەبەر قسەی خەڵک پەشیمان بۆتەوە وەڵا کاکە فڵان کەس بە کەڵک نایە کورتە باڵایە یاخۆ درێژە چەند جار جاری وا هەبوو ئافرەت هەیە شووی کردووە لەبەر قسەی خەڵک پەشیمان بۆتەوە بە هەمان شێواز پیاویش چەند جار وا هەیە شتێک دەکڕێت خەڵک دڵی لەسەر ڕەش دەکات چەند جار وا هەیە ئینسان عیبێکی گچکەی هەیە کەسێک عیبێکی گچکەی هەیە بەڵام ئەو کەسە بۆ خۆی کە ڕەخنە دەگرێت دەیان عیبی گەورەی هەیە کەچی ڕوو لە خۆی ناکات جارێک ڕەخنە لە خۆی بگرێت هەر خەڵکی عیب و عاری خەڵکە
ئەوە چ سوودێکت پێ دەگەێنێت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە فەرمایشتێکدا کە معناکەی صحیحە: طوبى لمن شغله عيبه عن عيوب الناس. خۆشی بۆ ئەو کەسە، ناز و نیعمەت بۆ ئەو کەسە، خۆشبەختی بۆ ئەو کەسە کە لەبەر عیبی خۆی نایپەڕژێتە سەر عیب و عاری خەڵک، کە واز لە خەڵک دێنێ ڕوو لە خۆی دەکات، سەرقاڵە بە چارەسەرکردنی کەم و کوڕیەکانی خۆی و عیبەکانی خۆی. ئەوە فەرمایشتی پێغەمبەرە بەڕێزان. دەی زۆرمان بەڕاستی ئەوەندەی کە ڕوومان لە خەڵکە، ئەوەندەی کە ڕەخنە لە خەڵک دەگرین، ئەوەندەی کە جاری وا هەیە عیبێکی گچکە لە خەڵکدا گەورە دەکەین، بەڵام عیبە گەورەکانی خۆمان بە گچکەیش نابینین. دەی بەڕێزان ئەوە شتێکی باش نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو فەرمایشتەوە فێرمان دەکات کە شتێک پەیوەندی بە ئێمەوە نەبێ خۆمانیتی هەڵ نەقورتێنین و سەر ئێشە بۆ خۆمان دروست نەکەین و تەدەخولی ژیانی هیچ کەسێک نەکەین لە جیاتی ئەوەی بە عیب و عاری خەڵکەوە خەریک بین، با عیب و عاری خۆمان چارەسەرکەین. ئەوە سوودمان پێ دەگەیەنێت. ئیبن عەباس قسەیەکی جوان دەکات، دەفەرمێت: ئەی ئینسان لە هەموو شتێکدا کە پەیوەندیشی بە تۆوە هەیە قسە مەکە تاوەکو کاتێک دەبینی، تاوەکو شوێنێکت دەست دەکەوێت کە قسەکە بکەی. ئەو شتەشی کە پەیوەندی بە تۆوە نییە قسەی تێدا مەکە، چونکە جاری وا هەیە تووشی ناڕاستیش دەبی، دوو لە ڕووی جەنابتان تووشی درۆ دەبی، تووشی غەیبەت دەبی، تووشی زۆر گوناه و تاوان دەبی. لەبەرەوە شتێک کە پەیوەندی بە تۆوە نەبوو قسەی تێدا مەکە، تەنانەت ئەگەر پەیوەندیشی بە تۆوە هەبێت هەتاوەکو شوێنێکت دەست دەکەوێت، هەتاوەکو کاتێکی گونجاوت دەست دەکەوێت قسەکە مەکە. ئەدی ئەگەر پەیوەندی بە تۆوە نەبێ معناوایە هەر تەدەخولی مەکە. حەسەنی بەسڕی دەفەرمێت لە نیشانەی ئەوەی کە خوای گەورە ڕووی لە هەر کەسێک وەرگێڕا ئەوەیە ئەو کەسە سەرقاڵ دەبێ بەوەی کە شتێک دەکا، قسەیەک دەکا، کارێک دەکا کە پەیوەندی بەو کەسەوە نییە، تەدەخولی ژیانی خەڵک دەکات. هیچ کەسێک لەبەر زمانی نەجاتی نابێت. ئەوە خوای گەورە ڕووی لەو کەسە وەرگێڕاوە. ئایا خوای گەورە ڕوو لە هیچ کەسێک وەردەگێڕێ بەبەلاش؟ بێگومان نەخەیر. ئەوە ئینسانەکە بەکار و کردەوەکانی خۆی وا دەکات کە خوای پەروەردگار لێی تۆڕێ بێت، خوا پەناماندات. خوای گەورە ڕووی لێ وەرگێڕێت. دەی ئەوە نیشانەیەکە لە نیشانەکان. هەر کەسێک هەر خەریکی خەڵک بوو نەیپەڕژایە سەر خۆی، هەر خەریکی خەڵک بوو، هەر خەریکی کەم و کوڕیەکانی خەڵک بوو، هەر خەریکی تەدەخولکردن لە ژیانی خەڵک بوو، بەڕاستی ئەوە نیشانەی ئەوەیە کە خوای گەورە لەو کەسە تووڕێ و ڕووی لێ وەرگێڕاوە، خوا پەناماندات. ئیمامی شافعی قولێکی زۆر جوانمان پێ دەفەرمێت، دەفەرمێت سێ شت عەقڵ و هۆش و بیری ئینسان زیاد دەکەن. سێ شت عەقڵی ئینسان زیاد دەکا وریا بە ئەی ئینسان. یەکەم لەوانە دانیشتن لەگەڵ زانایان. کاکە لەگەڵ ئینسانی زانا دابنیشە، سەردانی ئینسانی زانا بکە، لە زانستەکەی و لە کردەوەکانی بەهرەمەند دەبی. دووهەمیان دانیشتن لەگەڵ پیاوچاکان و کۆڕ و مەجلیسی چاکاندا. سێهەمینیان وازهێنان لە شتێک کە پەیوەندی بە تۆوە نییە، عەقڵ و هۆش و بیری ئینسان زیاد دەکات. ئەو سێشتە عەقڵی ئینسان زیاد دەکات، هۆش و بیری ئینسان زیاد دەکات. عەمری کوڕی قەیس دەگەڕێتەوە دەفەرمێت پیاوێک بەلای لوقمانی حەکیم داڕەت دەبێت لە کاتێکدا کە لە ناو کۆمەڵێک دانیشتووە. پێی دەڵێ ئەی لوقمان، ئایا ئەتۆ شوانی فلان کەس نەبووی لە فلان شاخەیە شوانیەتی دەکرد؟ گوتی بەڵێ من کاتی خۆی شوانی فلان کەس بۆ بەندە بووم. گوتی ئەدی بەچی گەیشتی بەو گەورەیە؟ بەچی گەیشتی بەو حەکیمیە کە بە لوقمانی حەکیم بەناوبانگە؟ سوورەتێکی قورئان خوای پەروەردگار بە ناوی ئەو کەسەوە ناوی ناوە. لوقمانی حەکیم بەچی بووی بەو پیاوە؟ فەرمووی بە دوو شت، یەکەمیان بە ڕاستگۆیی و بە قسەی ڕاست، دووهەمیان وازم هێنا لە شتێک کە پەیوەندی بە منەوە نییە خۆم پێوە سەرقاڵ نەکرد و تەدەخولم نەکرد. بەو دووشتە بووم بەو کەسە حەکیمە. بە قسەی ڕاست بەڕێزان، بەوەی کە ئینسان زمانی ڕاست بێت، بەوەیە کە ئینسان کردەوەی ڕاست بێت. دوو لە ڕووی جەنابتان ئەوڕۆ خەڵک فێر بووە قسەیەک دەکا بەڵام کردەوەکەی لە 100% پێچەوانەی قسەکانیەتی. لە زۆر شتدا کە جاری وا هەیە بە زیرەکی ناوی دەبات، قسەیەک دەکات کەچی ناوەڕۆکەکەی کردەوەکانی پێچەوانەی ئەو قسەیە کە دەیکات. ناڕاستی هەر ناڕاستیە برم، بە قسەی ڕاست
ئینسان حکمت فێر دەبێت، ڕەزامەندی خی پەروەردگاری دەست دەکەوێت. بە قسەی ڕاست ئینسان نەجاتی دەبێت بەڕێزان، کەسایەتیەکی سەنگینی بۆ دروست دەبێت بەوەی کە ئینسان واز لە شتێک بێنێت کە ئەو شتەیە پەیوەندیدار نییە بە ئینسانەوە. ئەگەر ئینسان وازی لە شتێک هێنا کە پەیوەندی بەو کەسەوە نییە، ئینسان چی دەست دەکەوێت؟ یەکەمیان ئینسان دڵی ئیسراحەت دەکات، ئینسان نەفسیەتی ئیسراحەت دەکات، لە خەم و پەژارە بە دوور دەبی. کاکە بۆچی خەم و پەژارەیەک بۆ خۆ دروست دەکەی، سەرقاڵیەک بۆ خۆ دروست دەکەی، سەر ئێشەیەک بۆ خۆ دروست دەکەی کە سوودی دنیا و قیامەتی نییە، کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لەو شتەیە کردووە. بۆچی ئەو سەر ئێشەیە بۆ خۆ دروست دەکەی بە بەلاش؟ ئینسان ڕاحەتی نەفسی دەست دەکەوێت، ئینسان کاتی بۆ دەگەڕێتەوە. جاری وهەیە کات بەفی ڕۆدەدەی بەوەی کە باسی خەڵک دەکەی، بەوەی کە تەدەخول لە ژیانی خەڵکدا دەکەی، بەوەی کە سەرقاڵی بە عیب و عاری خەڵکەوە، کاتێکی زۆرت لە کێس دەچێت. ئەگەر نیو ئەوەندە خەریکی خۆت بی، کەسایەتێکی باش بۆ خۆت دروست دەکەی. ئەگەر نیو ئەوەندە خەریکی ڕەخنەگرتن لە خۆت بی، بەڕاستی عیب و عارەکانی خۆت چارەسەر دەکەی. ئینجا ئینسان بەڕاستی سەلامەت دەبێت لە دنیا و هەروەها لە قیامەت. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە بەڕێزان ئەومان پێ دەڵێت لەو فەرمایشتەوە فێر دەبین کە ئینسانی موسڵمان تەدەخولی ژیانی هیچ کەسێک نەکات، تەدەخولی کار و کردەوەی هیچ کەسێک نەکات کە پەیوەندیدار نییە بە تۆوە، ئیلا مەگەم ئامۆژگاری و ئەمرکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە نەبێت، ئیلا مەگەم لە کاتێکدا نەبێ ئەگەر پرسێکت پێ بکەن، ئیلا مەگەم لە ڕووی ئامۆژگاری و سوودگەیاندنەوە نەبێت. ئەو فەرمایشتە فێرمان دەکات کە ئینسان تەدەخول لە ژیانی تاکە کەسی هیچ کەسێکدا نەکات، عیب و عار لە خەڵک نەگرێت. هەر کەسێک شتێکی دەستکەوت نەڵێ کاکە لەکوێوە هێنا، کاکە تۆ حەقت چییە؟ ئەو فەرمایشتە فێرمان دەکات کە ئینسان خۆی بە شتێکەوە خەریک نەکات کە پەیوەندیدار نییە بە ئینسانەوە. ئەنجا بەڕاستی ئینسان ئەگەر خۆی بەو شتانەوە خەریک کات، نیشانەی ئەوەیە کە لە ئیمان و ئیسلامەتیدا نمونەیەکی جوان نیشان نادات. ئەنجا ئەو فەرمایشتە فێرمان دەکات ئینسان ئەگەر دەرگای ئەو کردەوانە و ئەو قسانەی لەسەر خۆی کردەوە، بەڕاستی دەرگایەکی لەسەر دەبێتەوە کە هەرگیز جاری وهەیە داناخرێت. جاری وهەیە تووشی گوناه دەبی، جاری وهەیە تووشی غەیبەت دەبی، جاری وهەیە تووشی قسەی ناڕاست دەبی، جاری وهەیە تووشی بوختانیش دەبی، خوا پەناماندات، تووشی چەندین تاوان دەبی. نمونەیەکی ناشیرن لە ئیسلام و ئیمانەکەتدا نیشان دەدەی، دەبیە نمونەیەکی ناشیرن ئەگەر ئینسان هەر خەریکی ئەوە بێ کە ڕەخنە لە خەڵک بگرێت، تەدەخول لە ژیانی خەڵکدا بکات. بۆیە گوتراوە ئەو کەسەی کە خۆی دەپارێزێت لەو شتەی کە پەیوەندی بە ئینسانەوە نییە، بەو کەسەوە نییە، بەڕاستی سەلامەت دەبێت لە شەڕێکی زۆر گەورە، سەلامەت دەبێت لە گوناه و تاوان، سەلامەت دەبێت لە زۆر شەڕ، لە زۆر دەرگای شەڕ کە بەسەر ئینسانەوە دەکرێت، خوا پەناماندات. کەواتە بەڕێزان ئیسلام فێرمان دەکات کە ئینسان هەمیشە کارێ بکات کە سوود و دنیا قیامەتی هەیە، هەمیشە قسەیەک بکات کە ئەو قسە جێگە بگرێت کە ئەو قسە سوودی دنیا قیامەتی هەبێت، خۆی لە شتێک بە دوور بگرێت کە سەر ئێشە تووشی ئینسان دەکات، کە کۆمەڵگا وێران دەکات، کە ئینسان هەر خەریکی یەکتر بێت، بەڵکو ڕووی لە نەفسی خۆی بکات بۆ ئەوەی کە عیب و عار و کەم و کوڕەکانی خۆی چارەسەر کات. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوای گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆتکەی، وامان لێ بکەی کە نمونەیەکی جوان لە ئیمان و ئیسلامەتیدا نیشان دەین. یا ربی خوای گیان بمان ڕازێنیەوە بە سیفەتە بەرزەکان، یا ربی خوای گیان بمان ڕازێنیەوە بە سیفەتە جوانەکان، یا ربی خوای گیان نمونەیەکی جوان بین لە کۆمەڵگادا لە ئیمان و ئیسلامەتیدا نمونەیەکی جوان نیشان دەین. خوای بە ئیمانەوە بمانژێنی، خوای بە ئیمانەوە بمان برێنی، خوای لەسەر کەریمەی تەوحید بمانژێنی بمان برێنی و زیندومان کەیەوە. خوای شیفای نەخۆشەکانمان بدەی، خوای ئەو کەسەی کە نەخۆشە و داوای دوعای خێر دەکا، یا ربی خوای گیان شیفای بۆ بنێری، یا ربی خوای ئەو کەسێک کە قەرزدارە قەرزەکەی بۆ بدەیەوە، ئەو کەسێک کە خەم و خەفەتێکی هەیە، ناڕەحەتیەکی هەیە، دڵتوندبوونێکی هەیە، یا ربی خوای گیان دڵی خۆشکەی، دڵی فەڕاحکەی، یا ربی خوای گیان ئاسوودە و کامەرانیکەی و بەختەوەری بکەی، یا ربی خوای گیان عاقبەتمان خێرکەی، بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوەش بمان برێنیم، یا ربی خوای گیان لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی ئاگری دۆزەخ پارێزراومان کەی، هەموو لایەکمان بە بەهەشتی پان و بەرینی خۆت شادکەی، چۆن لە دنیادا کۆبووینەتەوە لە قیامەتیشدا لە بەهەشت کۆمان کەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم
وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.